لە درێژەی گۆڕانکاریە نێوخۆییەکانی کۆمەڵی دادگەری و جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کۆنگرەی پێنجەم بە ئامادەبوونی بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی بەرپرسی نوێی مەکتەبی زانایانی کۆمەڵ دیاری کرا. دکتۆر یاسین حەسەن ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ وەک بەرپرسی نوێی مەکتەب قسەی بۆ پەیام کرد و باسی لە ئامانج و بەرنامەی 4 ساڵی ئایندەیان کرد. بۆ ئومێدەی کە بتوانین هەندێک گۆڕانکاری بکەین و تەواوکەری کاری پێشووی ئەو برابەڕێزانەی خۆم لە وەکو مامۆستا یاسین بێسەری و پێشتر جەنابی مامۆستا مەحمی ئازادی ئومێدم وایە کە ئێمە بتوانین خزمەتێکی زیاتر بە زانایان بکەین و کۆمەڵێک گۆڕانکاری بکەین لە بواری داوایە و لە بواری تەشکیلەکەیە و لە بواری چوونە نێو جەماوەر و لە بواری ڕاگەیاندن و لە بواری بەرەو پێشچوونی تەنانەت ئاستی مامۆستایان بە خوێندنەوە لە ئەوانەی کە ئێستا ئەیانێ ببنە مامۆستا و مەدرسە دینیەکان و هەروەها لقوپۆپی زۆرە مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کە هەمووی گۆڕانکاری تیاکەین و ئینشاءالله پێشکەوتن بەخۆیەوە بینێ. بڕیارە دوای ئەم گۆڕانکاریە گۆڕانکاری لەسەر جەم بەشەکانی دیکەی مەکتەبدا ئەنجام بدرێت و نوێبوونەوەیەکی ئەرێنی و بە ئامانجی پێشخستنی کارەکانی زانایان بەڕێوە بچێت. ومێدمان هەیە دوعای خێری بۆکەین سەرکەوتوو بێت لە ئیش و کارەکانیدا لە دوای دانانی مامۆستا یاسین حەسەن کە ئەندامی مەکتەبی سیاسیە دووبارە مەکتەبی زانایان تەشکیل دەکرێتەوە، کارگەڕەکان تەشکیل دەکرێتەوە، لقەکان تەشکیل دەکرێتەوە. نوێبوونەوەیەک لە دوای کۆنگرەوە عادەتەن ڕوو لە حیزبەکە و لەم ڕۆ بە دواویتر مەکتەبی زانایان دەسەکا بە نوێبوونەوەی خۆی بۆ 4 ساڵی داهاتوو تەشکیلەی بەرپرسی مەکتەب و تەشکیلەی کارگێڕەکان و تەشکیلی لقەکانەکە ئینشاءالله. گۆڕانکاری لە ئەرک و بەرپرسیارەتیەکانی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری درێژکراوەی جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەریە کە هاوینی ڕابردوو بەڕێوەچوو هەروەک هەنگاوێکە بۆ هەڵسەنگاندنی ئیش و کارەکان بە گشتی و خۆڕێخستنەوە و پەرەپێدانی زیاتی کایی بانخوازی و کاروباری زانایانی کۆمەڵی دادگەری. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. زانایان لە کۆمەڵی دادگەریە پێویستە بخێنە سەر سەرچاو.